مناوم دەفەر عەبدولکەریمە لە کارگەی هەنارانەوە بە بەرهەمە خۆماڵیەکان بەشداریمان کردووە. بەرهەمی سرکەمان هەیە، سرکەی خۆماڵی و سێ ئایتممان هەیە: سرکەی سێو، سرکەی خوڕما و سرکەی ترێمان هەیە. زیاتر لێرە سرکەی سێو ناسراوە و هیوادارین خەڵکەکە زیاتر ئیش لەسەر خوڕما بکە. خوڕما، سرکەی خوڕما هەم سوودی زۆرە و هەم تامی زۆر خۆشە. بە ئەکید گرنگە لەبەرەوەی بەرهەمە خۆماڵیەکان هیچ نەبێ مەوادی حافیزەی تیان نییە، دروست دەکرێت و ساغەکرێتەوە، بەڵام ئەوەی کە لە دەرەوە دێتن زۆر پێویستە مەوادی حافیزەی زۆری تیا بێ بۆ ئەوی بمێنێتەوە. ئەوەی ئێمە نە مەوادی حافیزەی تایە، نە هیچ مەوادێکی کیمیایی تایە تا بتوانین ینی بترسێن لە بەکارهێنانی، بەڵام ئەوانەی کە لە دەرەوە دێن پێویستە مەوادی حافیزەی زۆر تیا بێ بۆ ئەوی بمێنێتەوە. وەڵڵی ترەوە گەڕێتەوە سەر ئەو کەسانەی کە بەکاری هێنن، بەڵام بەڕاستی جێگای مەترسیە هۆکاری ئەو نەخۆشیانەی ئێستا لە کوردستان بڵاوە، هەمووی ئەو مەوادانە، ئەو مەوادی حافیزە، ئەو دەرمانانەی کە تێ ئەکرێ بۆمان ئەنێردرێ بەڕاستی وەکو ژەهر وایە کە ئێمە پێشی نازانین. ئەوەی کە لە ناو خۆمان دروست دەکرێت ئەگەر خەڵک هاوکار بێ و لە پشتمان بێ و بتوانین بەرهەمەکانمان بناسێنین بە تەواوەتی، بەرهەمەکانمان ساغ بکەینەوە، خەڵک زیاتر بەرهەمی کوردەواری بەکاربێنێ. ئێمەش ئەکەوینە سەر قات و هەوڵ ئەین زیاتر هەوڵین بەرهەمە خۆماڵیەکان دروست بکەین، نەوعیەت زیاد بکەین. هەر کەسە و مەسەلەن هەر دانەیەک کە لێرە ئەیفرۆشین پاڵپشتێکە بۆ ئێمە، هاندانێکە بۆ ئێمە کە زیاتر ئیش لەسەر بەرهەمە خۆماڵیەکانە بکەین. بەڕاستی ئەڵێم پێویستە خەڵک پشتی ئەو کەسانە بێت کە بەرهەمی خۆماڵی دروست دەکەن لە هەموو بابەتەکانە. خۆی ئەزانی کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە حکومەتی کوردستان زۆر پاڵپشتی لە بەرهەمە خۆماڵیەکان ناکە، بەڕاستی گرنگی پێنادرێ لە کوردستانە. ئێستا ئەوەی کە لە ئێران و لە تورکیا دێ بە نرخێکی هەرزان دێ لەبەرەوەی ماوادەکەی باش نییە، بە نرخێکی زۆر هەرزان لێرە ئەفرۆشرێتەوە. ئەوەی کە لە ناوخۆ دروست دەکرێ ماندووبوونێکی زۆر و مەوادێکی زۆری تێدا سەرف دەکرێ و مەجبوری کە تۆزە گرانتر بیفرۆشتەوە لە ئێرانیەکە و لە تورکیەکە. ئێستا مەسەلەن ئێمە سرکەی سێوم هەیە لە بازار، سرکەی سێو هەیە ئێرانیە تورکیە بە 2000 و 3000 لترێک ئەکڕیت. ئێمە لێرە دانەیەک ئەفرۆشم، من ناتوانم هیچ نەبێت لە 6000 کەمتری بدەم، هیچ نەبێ. لەبەرەوەی ئێمە مەوادی ترشی دەستکردی تێدانە، مەوادی کیمیایی تێدانە، تر مەجبورین مودەکی زۆر ڕایگرین لای خۆمان تا بە تەواوەتی ترش ئەبێ بەسرکە. ینی بەڕاستی تۆزێ شتەکە قورسە تاوەکو خەڵکی ئێمە تێ ئەگالەوەی کە بەڕاستی زەڕورە شتی ئێرانی تورکی بەکار نێت. شتی ئێران و تورکی هەمووی ینی بەڵێم چی هەمووی وەکو ژەهر وایە کە تا ئێستا خەڵکی خۆمان لەوە نەگەیشتەوە بەڕاست بەداخەوە. وڵی نازانم، من خەڵکەکە ئەبێ خۆی بایکۆت بکات. ینی ئێمە بەرهەمی خۆماڵیان بۆ دروستەکەین، ئایان خینە بەردەمیان، ئایان خینە پێشیان، ئەوان لەجێ ئەوەی بەرهەمە ئێرانیەکە و تورکیەکە بکڕن بابن پشتی ئێمە بگرن، بەرهەمە کوردەواریەکان بەکاربێنن، هەم بۆ خۆیان، بۆ تەندروستی خۆیان، هەم پاڵپشتێکە بۆ ئێمە، هەم هاندانێکە بۆ ئەو کەسانێک کە ئیشی خۆیان هەیە، هاندانێکە بۆ ئەو کەسانێک کە دەیانێت بەرهەمی ناوخۆ زیاد بکەن. ئەگەر تۆ بتەوێت خواردنی تەندروست بخۆی ئەبێ خواردنی کوردەوارەکان هەڵبژێری، لەبەرەوەی موادی حافیزەیتیان نییە، لەبەر ئەوەی کە خانمی کوردی خۆمان دروستیەکە لەی دڵنیایت پاک و تەمیزە، لە ڕووی تەندروستیەوە زۆر باشتر لە خواردنی قوتونرا. وڵی خۆی ئەم پێشنگایانە بۆ ئەو سوودی زۆری هەیە بۆ هاوڵاتیان، لەبەرەوەی لەم پێشنگایانە دانشکاندن ئەکرێت بۆ کاڵاکان، خواردنە کوردەکان ئەناسێنرێ ئەجا یعنی بە شێوەیەکی بەرچاو خۆی دیارە لە هینەکانە لە پێشنگاکانە کە سەرنج بیت ئەزانی کە خواردنە کوردەواریەکان لێرە هەرزانتر دەسەکەون و بە شەرتێک هی ئێرانی تێکەڵ نەبێ. ئێستا زۆر کەس ئەجێ ئێرانی ئەهێنێ بە حسابی کوردی ئەیفرۆشێ سەری لەوانی ئێمە شتێکیاوە. ئێمە ئەبێ پەرەبین بەم ئیشانە، کاتێک کە ئێمە خۆمان بەرهەمی ناوخۆیمان زۆر بوو، ئەو کاتە پشت بە بەرهەمی ناوخۆی ئەبەستین و لەو کات کە تۆ بەرهەمە زۆر بوو ئەو کاتە زەرور نییە کە خواردنی هاوردە بێنین ناو هەرێمی کوردستانەوە کە نەزانین چۆنیش دروست دەکرێت. وەڵی ئەوە ئیتر ئەوە ئەکرێتەوە سەرشانی حکومەت، ئەبێ حکومەت ڕێگیگری بکە لەوەی کە ئەم خواردنانە نێتە هەرێمی کوردستانەوە کوالیتی کۆنتڕۆڵ ڕۆڵابڕات و بە شێوەیەکی تەندروستانە بێتە هەرێمی کوردستانەوە، چونکە ئەوانی کە بۆ وڵاتانی دەرەوە دروستیەکەن لەسەر هینەکان نووسیویانە، لەسەر معمەلەکان، لەسەر کاگەرەکان نووسیوانە کە ئەم بەرهەمە هی ناوخۆیە ینی دەرەوەی وڵاتە.
ئەبێ دایکان ڕێگیر بن لەوەی کە مناڵەکانیان شتی دوکان زۆر بکڕن. ئێستا من خۆم شخصی خۆم مناڵەکانم زیاتر شتی خۆم شتیان بۆ حازرەکەم لە ماڵە بۆ نمونە هەنجیری وشکە هەڵوژەیە ئەو خواردانە کە میوانەکە وشکەکرێتەوە خۆم لە باتیوەی کە لە بازار بکڕێ و هی دەرەوە بکڕێ خۆم ئەوانیان بۆ دروستەکەم و ئەیانەمێ. وڵای هەموو دایکێک ئەتوانێت لە لای خۆیەوە دەست بک بەوەی کە نهێڵێ مناڵەکەی شتی دەرەوە بخوات شتی لە قوتونراو بخوات شتی خراپ بخوا ئەو کاتە ئێستا تۆتوانی هەموو دایکێک لە لای خۆیەوە توانێ میوەکان وشکاتەوە لە ماڵەوە هەموو شتەکان ئاسانکاری هەیە ئێستا هەر نەتوانێ و شوێن ومەکان و ڕێ نەبووە لە خواردنە کوردەوەیاریەکان ئەتوانێ بیکڕێ ئەتوانێ بەو شێوازە ڕێگری بکات لە مناڵەکەی کە شتێک لە قوتونراو نەکڕێ و ئەو کاتەوەکو بایکۆتێکیشە بێ بۆ خواردنی قوتونراو. هەست بتەوێنە هەست بە هەندی خەتی بە هەشتە سروشتەکەی خۆمان زۆر باشترەوەی لە دەرەوە هەموو مادێکی محافەزەیتیایە هیچی سروش و تەندروست نییە بۆ گیانی ئێمە لەم ڕۆژە ئەم هەموو نەخۆشیە بڵاوبەتەوە هەر هەمین لەسەر ئەم خواردنە کورد بیانیانەیە دروست بۆ لەستەشیان. ئەتوانم خواردنە کوردەواریەکان پاڵپشتی خاتونەکان بم پێیان بڵم خواردنی کوردەواری بەکاربێنمەی لە و قوتووەی لەدا و دەرمانی ناو بازاڕەشە زۆر باشترە. وڵی ئەویان ئەکوێتە سەر خواستی خۆمان هەرێکە لە حاستی خۆی لە ماڵی خۆیەوە بتوانێت ڕاگیری ئەوە بکە دڵنیا بە خواردنە کوردنراوەکان هەر هەمی لە ناوەچی و نامێنێ. وڵی من گرنگی زۆرێن بە بەرهەمە خۆماڵەکان لەبەرەوەی ئێستا من خۆم وەکو ئەوە ئیشەکەمە ئەزانم چی بەکارێنم ئەو خیاری بڵێن خیاری کوردی بەکارێنم لەبەرەوەی خیاری تر هەر تامی ترشاتەکەش خۆش ناکات گرنگی پێم بزانم ئەو ماستەکچم لەو شوێنەکەی کڕم هەتا نەزانم ئەو کەسە ئێستا دوکان هەیە ئەزانم کە چی شیرێکیش بەکارێنێ ماسەکە لە ساسە کوردینجا منەوە بەکارێنم وەڵام من هەخواردن کوردەواریەکان تر یا پراخە و کفتەیە و شفتەیە و ئەمە گەرمە کوتاوە لە زستانە و پەڵپینەیە و زستان خۆتە زانی هەمووی ترخێنە ئیتر من ئەوانە بەکارێنم حەزم لەشتی دەرەوەنیە بڕاستی بەڵێ من وەکو دایکە وەکو ئیشەکەی خۆشم بەو کەسانە ئەڵم هەشتێک کە خۆت ئەزانی چی بەرهەمیەکەوە کە ئەشێ بۆ خواردن ئێستا بڵێم بۆ نمونە من خیار شوەرەکە خیارمان هەیە خۆمان خوانەی بڕێ لە خیاری کوردیمانێ خۆت بیکە بە خیار شوەر خۆت درستی کە شتی قوتو بە کەڵک نامانی کە نەخۆشن و لە خەستەخانن هەمووی قوتووە هەمووی خواردنی قوتووە وەڵی بە تاکید وایە ئێستا ئەوان بۆ وڵاتی خۆیان شتێ بەکارێنن زەرە لە خەڵکەکەی خۆی بەس کە ئێمە ئەی خوێندێرە بێ ئێمە هەچ کەس لە ڕێی خۆیەوە ئێستا من لە ئاستی خۆم و تۆ کەسێکی تر خۆی پایکۆتی ئەو خواردنانە بکات بانگەوازی شتێ بێ خۆت بزانیت چی باشە و چ خراپە ئێستا هەموو ئەزانێت شتی قوتو باش نییە بیا ئەمانی کە ئەزانی کە زەرری هەیە خۆت ئەتوانێت خۆت بەکاری نێنیت بانگەوازەکەی مە ئەوەیە ئەخ منش ئاوە ئاڵێم هەچ کەس ئەزانێ ئەم خواردنانە ئێستا تۆ ئەزانیت فاسۆلیایە نۆکان هەچیەکە لە ناو قوتوایە یا لە شوشایە لە قوتووە بێت ئەم خیار شۆرانە زەیتون تۆ خۆت ئەزانی وڵاتانەیەت ئێمە خۆمان زەیتونمان هەیە خیارمان هەیە ئەنواع ئەشتانمان هەیە خۆمان بەکاری نایانین بەس فێری حازریەکە بووین و هەڵی چڕین و بەکاری بێنین وەڵی منیش ئەڵێم بە حکومەت ئەڵێم ئەوی چاوێکی لە میلەتەکەی بێ بە خەڵک زیاتر نەخۆش نەکە بێ ئەو شتانەمان بۆ نێنن کە ئێمە زەرە لە ئێمە بات.